پیاوی عاقڵ و زانا چییە؟ تەقدیری عمرەکەی خۆیەکە، تەمەنەکەی خۆیەکە، ئەندازەیەک بۆ عمرەکەی خۆی دانا. من چەندێکم ماوە لە دنیا، چەندێکە ژێم، ئەوێ ئەلێوە کامی گرنگە لەو عیلمانەی کە ئیستیفادەم پێگەێنێ بۆ خۆم، بۆ قەبر و قیامەتی خۆمەوە با فێر بم. تۆ لێگەڕ لە شتی تر، تۆ عیلم بۆ خوێنیکەوە قەبر و قیامەتی خۆتی پێ مسۆگەرکەی، جا بە کامیان قەبر و قیامەتی خۆت مسۆگەرەکەی و لە خوا نزیکە بیتەوە بۆیان دەست پێ بکە، ئەویان بخوێن. وإن كان لا سبيل إلى العلم بمقدار العمر، دیارە ئینسانەکانش ئاستیان جیاوازە، هەیە گەنجە، هەیە پیرە، هەیە دەستی بەتاڵە، هەیە مەشغوڵە. ئەمانە هەموو یەک نین، نابێ هەمویان وەک یەک هەوڵ بدەن، هەمویان وەک یەک فێری عیلم بن. دەبێ هەر یەکەو بە ئاستی خۆی. هەیە زۆر زۆر زیرەکە، هەیە توانای زیرەکی بەو شێوەیە نییە، بۆیە هەمویان وەک یەک نین. تۆ نابێ کەسێ ببینی ڕۆژانە بۆ نمونە جوزئێ قورئان لەبەرەکە بڵێ وەڵام منیش لەبێ ئاوا لەبەریکەم، کە تۆ وەکو ئەو لەبەر نەکرد ئیتر پەکە بکەوێ، نابێ. چکە خوا توانە بەهرەیەکە بەویدا بە تۆی نەدا، لە ڕوویەکی ترەوە خوای گەورە دەرگای بۆ کردووە، ئەو دەرگای بۆ خۆڵ بژێرە. گرنگەوەی نێت دەبێ، نێتم ێ ئاوا بکەم و ئەو بخوێنم، ئاوا بکەم و بگەم بەو ئاستە و خۆم شارەزاکەم و لە عیلمەکان تێ بگەم. بم نێتە ئینشاءڵڵا خوای گەورە میهرەبان ئەجر پاداشتی بۆ تۆمار کردووی، جا با پێشی نەگەی.